ڕەنیێژە دەرباری چالاکیەکانی کوردان لە ئەوروپا و ئازادی خوازانی دۆستانیان کە بەردەوام لە چالاکیدان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا. بەڕێز فەریدون کۆنجڕینی ڕۆژنامەوان و چالاکوان لە ڕێگەی سکایپ بۆ لەگەڵماندە. بەڕێز فەریدون، ئەم کاتت باش و ئەگەر پێمان بڵێن ماوەی 40 ساڵە گەلی ئێمە بە بەردەوامی لە ڕێگەی دەوڵەتی تورکیاوە دەکرێتە ئامانجی گەلە کۆمی و لە ساڵی 1999دا لە لوتکەی گەلە کۆمێدا کە بەڕێز وەجەلان دەستگیر کرا لە کینیایە. ئەو گەلە کۆمێنە درێژی هەیە تا بە ئەمڕۆ دەگات هەم لە دوێنێ ئەوە ڕۆژانی بین لە ساڵانی ڕابردووە پشتیوانی تورکیا بۆ چەتەکان و بۆ داگیرکردنی شارەکانی ڕۆژاوای کوردستان لە کۆبانێ و سەرجەمە ڕۆژاوای کوردستان کە پشتیوانی لە چەتەکانی کرد. ئەمڕۆ سەرفرازبنە. لەم گەلە کۆمەیە ئێوە چی دەبینن کە بەبەر چاوی وڵاتانی جیهانیەوانێ تورکیا هێرش دەکاتە سەرفرازبن و هێشتا کە کاردانەوەکان لە ئاستی نێونەتەوەی لە ئاستی جیهانیە بەو شێوەیە نییە. ئێوە خوێندنەوەتان بۆ چییە؟ سپاس بۆ ئێوە کاتێکتان باش. ئەم کاتی ئێوەش باشتر. خۆپشاندانەکان سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم خۆپشاندانەکان لەسەر ئاستی ئەوروپا هەمیشە هەبووە، هەمیشە نەتەوەی کورد داکۆکی لە مافەکانی خۆی کردووە. هەڵبەت هۆکارێکە بووە لە ناوڕاستی ساڵەکانی هەشتایا خۆپشاندان هەر هەبووە، بەردەوام بووە. ئەویش بە هۆکاری ئەوەی کوردستانی باکوور هۆکارەکەی ئەوەش ئەوە بووە کە دەوڵەتی تورکیا بە توانوێتی دەسەڵاتێکی باڵای هەبێ لە بەرامبەر کوردانی باکووری کوردستان و فشارێکی زۆر هەبووە لەسەر کوردانی باکووری کوردستان. ئەوەش هۆکارە وای لێ کردووە کە پارتی کرێکارانی کوردستان دابمەزرێتەوە، لە ئێستاشە چەندین پارتی تر بە پاڵپشتی پارتی کرێکارانی کوردستان خەبا دەکات. خۆپشاندانەکان هۆکار بوون لە ناوەڕاستی هەشتاکانە کە بەردەوام کراوە هەتا ئەم ساتەوەختە بۆ نمونە لە ناوەڕاستی هەشتاکانەوە تا ئەم ساتەوەختە 4000 گوند وێران کراوە لە باکووری کوردستان، 12000 زیندانی هەیە، یا 17000 گەریلا و هاوڵاتی بێسەر و شوێنە، ئەندازیار مامۆستا و 25000 گەریلا بۆتە قوربانی و 300,000 بەکۆی گشتی 300,000 گۆڕی بە کۆمەڵ هەیە. ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە ڕەفعەلێک هەبێت لەسەر ئاستی ئەوروپا، وەڵامێک هەبێت لەسەر ئاستی ئەوروپا. خۆپشاندان هەرە بوو. خۆپشاندانەکانی ئێستا لەسەر ئەفرین و داکۆکی ئەمەش بەرخودانێکە، هەمانە و بەرخودان و تێکۆشانەی کە لە ڕۆژاوا ئاکرێت. خۆپشاندانەکان چڕ بوونەتەوە لە سەرەتایە چەند جارێک ڕۆژ لە هەفتەیەکدا جارێک ئەنجامدرا، بەڵام لە ئێستاە زۆر چڕ بوونەتەوە. ئێستا بۆ نمونە ئێمە لە هەفتەی دووەم داین، هەفتەی داهاتووش هەر لە قۆناغی یەکەمدا دەمێنینەوە و لە هەفتەی دووەمدا لەسەر ئاستی ئەڵمانیا 55 خۆپشاندانەکرێت لە ئەمڕۆوە هەتاوەکو ناوەڕاستی هەفتەی داهاتوو کە ئێمە هێشتا لە قۆناغی یەکەم داین. قۆناغ کراوە بە 2 قۆناغ، بە 3 قۆناغ. قۆناغی یەکەمیان خۆپشاندانی بەردەوامە لە شار و شارۆچکەکان و ئەم خۆپشاندانانش کاریگەری یەکجار هەبووە. ناتوانرێ ئەڵمانیا بەتەنها، ئێمە وەکو لەسەر ئاستی ئەڵمانیا کە خۆپشاندانمان کردووە، ناتوانرێ ئەڵمانیا ڕاستەوخۆ وەکو وڵاتەکەی خۆی ڕوبەڕووی تورکیا بێتەوە، بەڵکو پەرلەمانی ئەوروپا هەیە. ئەڵمانەکان ناتوانن لە مێدیاکانەوە ڕاستەوخۆ بڵێنەوە ئێمە ئەوەمان بۆ کردوون یا هەرچیەک بۆ گەلی کورد کراوێ یا چۆن وەڵامێکە بێ بۆ خۆپشاندانەکان، بەڵام ژێر بەژێر و کاری لەسەرەکرێ لە ئێستاە. خۆپشاندانەکان وەکووتم ئاماژەم پێکرد 55 خۆپشاندان ئەنجامەدرێ لە هەفتەی هەتا هەفتەی داهاتوو. ئەمەش هێشتا لە قۆناغی یەکەممان وەکووتم. قۆناغی دووەمی خۆپشاندانەکان ئەوەیە کە ئاستی مانگرتن، ڕوبەڕووی مانگرتن نەبینەوە و ئەم خۆپشاندانانە زیاتر بەردەم سەفارەتەکان ئەگرێتەوە، سەفارەتە گشتیەکان، سەفارەتی UN، سەفارەتی فەڕەنسا و سەفارەتی ئەمریکا و بەریتانیا. ئەویش لە هەر وڵاتێک ئەم سەفارەتانە هەبێ خۆپشاندانەکان سڕ دەبنەوە و دەستناوێ و بەردەوام دەبن، دەبێتە 6 ڕۆژ.
هەرچەنە لە ئێستا لە زۆر شاری وڵاتی ئەڵمانیا بۆتە شەو ڕۆژ دەستی پێکردووە ئەو نەریتە و شێوازە کارکردنە، بەڵام تر چالاکیەکان هەر هەبوو. دەڕوانگەی گەلە کۆمێک لە ڕاستیە نەتەوەی کورد هەمیشە لەگەڵ لە کۆمێکدا بووە، بەداخەوە کە خودی نەتەوەی کورد ئەو کاری بەسەر خۆی داهێناوە. ئێمە نمونەمان زۆر هەیە لە بابڕۆین بگەڕێنەوە بۆ سەردەمی شای ئێران کاتێک قازی محەممەد درا لە پەتی سێدارە لەم لاوە هاوکار و هاودەمی قازی محەممەد بەلا مستەفا بوو، ئێران دەستی گرهێنایەوە بۆ باشووری کوردستان و هاوکاری کرد لە دروستکردنەوەی شێرشان. ئەمە جێگەی پرسیارە یەکێک لەوانەی کە دەسەڵاتی کوردی توانیوێتی کە لە کۆمێک بکە و هۆکارەکان زۆرن لەگەڵ لە کۆمێک کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان 13,000 جاش هەیە، لە باکووری کوردستان 20,000 جاش هەیە. ئەمانە یەکێکن لە هاوکاریکردنی گەلە کۆمێ و لەسەر ئاسی دراوسەکانیشمان سیاسەتیان چیدا بووە، بەڵام بەردەوام هاوکاری یەکتریان کردووە لەوەی کە گەلە کۆمێ بکرێ. بۆ نمونە ڕیفراندۆمی هەرێمی کوردستان بە گەلە کۆمێک پێیان ئەنجامدان و پێشیان شکست لێهێنان. ئێمە دەبێت یەک دەنگ بین، یەک ڕنگ بین، پێکەوە کارکردنمان هەبێت. هەروەکو ساڵح موسلیم لە چاوپێکەوتنی هەفتی پێشوە بەربووی عەفرین بووە ئەوەی کە نەتەوەی کورد یەک بگرێ، نەتەوەی کورد دەستکەنە ناو دەستیەکەوە، نەتەوەی کورد جارێکی کەیتر پشت لە یەکتری نەکەن، بتوانن ڕۆژ ئاوا ببێ بەوانەیەک بوو ئەوەی کە کوردستانمان یەک بخەینەوە سنوور دەستکردەکان بڕوخێن. بەڵێ من ویستم بپرسم بەڕێز فەریدون، چالاکیەکان کاریگەریان لەسەر کەسایەتیە سۆسیالیستەکان و دۆستانی کورد تەنانەت لەسەر پەرلەمانتارەکانی ئەڵمانیاش دروست کردبوو کە ئەوان ڕەمز و هێماکانیان بەکارهێنا بۆ شاڵ خسبیانە سەر شانیان. ئایا ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ئەوەی کە تێڕوانینی یا پەیوەندیەکانی نێوان ئەڵمانیا و وڵاتی تورکیا یا دەوڵەتی تورکیا بگاتە ئاستێکەوە کە فشار دروست بکاتە و هێرشانە لە چوارچێوەی گەلە کۆمەیە کۆتایی پێبێنێ؟ من ئاماژەم بەوە کرد ڕاستیە کاکە خۆپشاندانەکان بۆ نمونە دەبێتە فشارێک ئەوەی کە پەیامێکە لە خۆپشاندانەکانە هەیە، هەتا ئەو تانک و زرور پۆشانەی کە ئەڵمانیا فرۆشتوێتی بە تورکیا بەکاری نێنێ. چکەکەم لە ڕوانگەی چەکەوە بۆ نمونە لە ڕوانگەی چەکەوە وڵاتی ئەڵمانیا بڕیارێکی هەیە لە چاوپێکەوتنی ترشا باسم لەوە کرد، بڕیارێکی تێدایە کە هەر چەکێک لە وڵاتی ئەڵمانیا بڕێ بۆی نییە بەکاری بێنێ دژی نەتەوەکەی خۆی، دژی هاوڵاتیانی خۆی. و ئەمەش یەکێکە لەوانەی کە دەوڵەتی ئەڵمانیا زۆر پێداگیری دەکات، مێدیاکان باسی لێواکەن و ئەڵمانیا وەکوتم ناتوانێت ڕاستەوخۆ بە تورکیا بڵێت و دژی کورد ئەماکەن. بەڵام وەکو بیندرا دوێنێ لە پەرلەمانی ئەڵمانیا چەپەکانی ئەڵمانیا بە تایبەت ئەو ئەندامە دیارەی کە لەناو چەپەکاندا هەیە کاتیا کیپینگ ئەو خودی خۆی هاتە دەنگ و هاڤڵەکانیشی بە هەمان شێوە ڕەمزی نەتەوایەتیان لە ملدا بوو. ئەوان داوای ئەوەکەن کە بتوانرێ هێرشەکان ڕابگیرێ بە هیچ شێوەیەک تورکیا هێرش نەکاتە سەر کوردەکان لە بەرەوەی کوردەکان پشت و پەنابوون لە کاتی تیرۆرکردن و ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا دژی داعش و سەرچاوەی سەرکەوتنەکان بوون یەپەژە بە تایبەتی لە ئەو ناوچانە. لە خۆپشاندانەکان چڵتر دەبنەوە و فشار دەخرێتە سەر پەرلەمانی ئەوروپا. کاتێکیش پەرلەمانی ئەوروپا بڕیار دەدا وڵاتی تورکیا هێزەکەی نەکشێنێتەوە یاخود ململانەی زیاتر بکە، بێگومان یاسای نێودەوڵەتی سزای ئەم کارادا. چکەکەم تورکیا بە چەکی ناتۆ یەکێکە لە ئەندامی ناتۆوە بە ناوی ناتۆوە ئەم کاری کردووە کە ڕوبەرووی نەتەوەیەک بۆتەوە جیاواز لە وڵاتەکەی خۆیدا لە وڵاتی تورکیا ناژین. ئەمەش دەست درێژیە بۆ سە وڵاتێکی.
بەڵێ من ویستم وەکو دوایین پرسیارەوە باسان لەوە کرد کە لە ڕۆژانی ئایندەوە لە ئەمڕۆ تا ناوەڕاستی هەفتەی ئایندە چەندین چالاکی دەکرێت. ئێوە وەکو ڕۆژنامەوان و چالاکوان چ بانگەوازیەکتان هەیە بۆ کوردان و ئازادی خوازان لە ئەوروپا و لە شوێنانی کە بەتایبەت ئێوە چالاکی تیادا کە دەکەن کە باکووری ئەڵمانیایە، ئێوە چ بانگەوازیەکتان هەیە؟ بانگەوازی ئێمە لە ڕاستیە ئێمە بتوانین چاو بکەینە ئەوان لە چاوەڕوانی ئێمەدان، لە چاوەڕوانی هاوڵاتیانی کوردان لە دەرەوەی وڵات کە بتوانن فشار دروستکەن بێگومان لە ئێش و ئازاردان، لە ناخۆشیدان و گەمارۆداری شتێکی قورسە بۆ ئەوان و ئێمەش لێرە کاتێکە خۆپشاندانەکەین بە پێی کات بە پێی ویست بتوانرێ لە کاتی خۆیان بکوژن خەڵک. ئەمەش ئەرکێکی نیشتیمانیە نەتەوەییە، ئەم داکۆکیە هەروە هێدی بەرەو فراوانبوونەچن. پێویستە هاوڵاتیانی کورد لەسەر ئاستی ئەوروپا بەشداری لە خۆپشاندانەکان بکەن، بەڵکو ئەوەی کە ئامانجاوەی کە مەبەستە دروست بێ لەسەر وڵاتانی نێودەوڵەتی بەتایبەتی ئەوروپا. ئێمە لە باکووری ئەڵمانیا بۆ نمونە لە تاوەکو ناوەڕاستی هەفتەی داهاتوو 55 خۆپشاندانەکرێ، بەڵام ئەم خۆپشاندانانە تەنها ئەمە قۆناغی یەکەمە. قۆناغی دووەم وەکوتم مانگرتن و کۆمەڵە چالاکی گرنگتر بەدەستەوەیەوە. قۆناغی سێمیش لە هەردوو قۆناغەکە زۆر گرنگترە، ئەویش ئەوەیە بەڕێژەیەکی یەکجار بەڕێژەیەکی یەکجار زۆر خەیاڵیە کە توانم بڵم لە تا دوێنێکە زانیاریەوە مەبوو لەسەر ئاستی ئەڵمانیا 9000 هاوڵاتی کورد ناونووس کراوە، خۆی ناونووس کردووە، داوای کردووە هەرکە ئەوەندە دەواازێ بکرێتەوە تورکیا هێرشەکەی چڕ بکاتەوە، خۆیان ناونووس کردووە کە بڕۆنەوە بۆ کوردستان و ڕوبەڕووی ئارتەشی فاشستی تورکی بگەمە. بەڵێ بەڕێز فەرەیدون کۆنجرینی ڕۆژنامەوان و چالاکوان، سپاس دەکەین بۆ بەشداری بۆ شرۆڤەکردنتان لە بەرنامەی ئەکتوێلی ئێمەدا. زۆر سپاس کاتێک شات. بەڵێ بینرانی ێژە ڕوودەکەینە باشووری کوردستان و ڕێپێوانی گەنجان لە باشووردا لە سلێمانیەوە بەرەو ئافرین بەردەوام و لەلایەن جەماوەر و ڕێخستنەکانەوە پێشوازیان لێ دەکرێت.